ڤیددیۆیەک کە هاتیە بەڵاوکردن و تێدا چاوەنیا قاچاکردنا بە ترۆلێژە ڕۆژهڵاتی چەمە فەراتێ بۆ ڕۆژ ئاوای چەمە فەراتێ تێ خویاکردن ئەوژێ دڕیا بزنسمانێکی بەک و ژەڕژێمە ئەسەد نێزیکە ڕەوانگە سووریە ئەمافێ مرۆڤان دەربارێ بە گوهستنا بە ترۆلێژە ناوچێن بندەستێ قاسەدەدە بۆ ڕۆژاوای چەمە فەراتێ بە قاچاغی دەبێژێ کو تۆرەکە مەزن ji بۆی vê meremê hatiye damezrandin û yek ji biznismenên ser bi rejêma Esed ve serperiştiya torê û proseya ve guhastina petrolê bi qaçaxî dike. Herwiha ڕەوانگەها سووریە ئەمافێ مرۆڤان گوت و پرۆسەیە بە گوهستنا بە ترۆلێ بە قەچەغی بە هەمەهەنگینە بەرە ئالیەن دەسەڵاتدارن ڕۆژهەڵاتی چەمە فەراتێ و ڕۆژ ئاوای چەمە فەراتێدا تێ برێڤەبرن. ڕەوانگەها سووریە ئەمافێ مرۆڤان گوت و تەوی چەکدارên قەسەدە گەفە ئارمانجکردنا دەرگهورên بە گوهستنا بەترۆلێ بە قاچەغی دەکەن لێ دەڕاستی و لەسەر عەردێدا خوابێ دەنگ دەکەن. وەکە ڕەوانگەها سووریە ئەمافێ مرۆڤان ئەشکەرەکردی دووڕێن سەرەکەش بۆی بە گوهستنا بەترۆلێ بە قاچەغی هەنا ڕێیا یەکێ ji bajarokê Şihêl بۆ navçeya Layz lê bajarokê Boqros ew jî birêya boriyên neftê navbera bajarokê Şihêl li Rojhilatê Çemê Feratê bۆ bajarokê Boqros li Rojavayê Çemê Feratê. Rêya duê ew ku dirêya tankeran ve ku li embara Elhût li Rojhilatê Çemê Feratê petrol tê komkirin û piştre birêya berhilgirên petrolê bo Rojavayê Çemê Feratê tê veguhastin û bi taybetî dirêya dergehên Abdulcebbar El-Hesen û Abdullah Rebah û El-Hemed. هەروها ڕەوانگەها سووریە دازانین کو بەرمیلا بەترۆلێ بە 28 و 29 دۆلاران تێفرۆتن و ڕژێمە ئەسەد بۆ خۆوەردەگرێ و ئەو کەسێک کۆژالی ڕژێمە ئەسەد بە سەرپەرشتیا پرۆسەیە بە گوهستنا پەترۆلێ بە قاچەغی دکێ ji aliyê welatên Yekîtiya Ewropayê ve dexwaz kiriye ji ber tawan encam dane.